بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بەرنامەیەدا باس لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین دەربارەی دۆخی هەرێمی کوردستان و لە زدانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هەرێم بە میوانداری بەڕێز محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. گەرچی بەر لە ڕیفراندۆم بەشێکی زۆر لە عاقڵمەندان و پارتە سیاسیەکان لەسەر و هەموویانەوە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان هۆژاری ئەوەیاندا ڕیفراندۆم کورد دەخاتە ناوتەڵێکی گەورە مەترسیەوەیان نیشاندا دەستکەوتەکانی کورد لە ناو دەچن. بەڵام ئەو سەرکردانەی سەرمەستی هوتاف و بەڵێنی بێبنەما بووبوون هەموو مەترسیەکانیان وەلا نابوو تا شکستە گەورەکەیان بەسەردا هات. بەڵام کە شەڕ گەیشتە سەرەوەی هەویەی کەرکووک طبعا هەموومان حاضرین خۆمان بەختکەین هەویەی کورد کەرکووک موساومەی لەسەر نۆکە. ئێستا کورد و خاک و خەڵکەکەی لە بەردەم جیهانێکی بێبەزەیی و کۆمەڵێک سەرکردەی شکست خواردوو هێرشێکی تەماحکارانە وەستاوە. ئەو سیاسیانەشی بەر لە ڕیفراندۆم بە ڕیفراندۆم سەرمەزبوو بوون یەکتر تۆمەتبار دەکەن. پێش ڕیفراندۆم دیمەنەکە بە یەکگرتووی لە نێوان پارتەکانی ڕیفراندۆم لە پێناو پاراستنی بەرژەوەندی و حیزبی و تاکە کەسیدا هاتە پێشچاو. بۆیە بارزانی لە بەردەم ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانی شاری کەرکووک هانی هاوڵاتیانیدا بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەیان پارێزن. هاوکات هاو ئاوازەکانیشی زۆر بەڕوونی جەختیان لەسەرەوە دەکردەوە. کەرکووک هیچ کێشەیەک بۆ خەڵکی کوردستان دروست ناکات. ڕاستی من پێم وایە مێم ڕیفراندۆمە سەقەتەیە دەیدەین کە هیچ بنەمایەکی نەبوو لە بیدایەتەوە من باسم کردووە کە ئەم ڕیفراندۆمە بنەمای نییە بۆ سەربەخۆیی نییە. بەڵام ئێستا کە شکستی مێژوویان هێناوە هەمویان یەکتری تۆمەتبار دەکەن بە جۆرێک یەکێتی پارێزگارەکەی خۆی بە پارتی و هێزەکەی پارتیش بە شکاو وەسف دەکات. بە پێی وتەی بەرپرسی هێزەکانی دژە تیرۆر لاهور شێخ جەنگی و فەرماندەی ڕۆژاوای کەرکووک گوەستا ڕەسوڵ تەنها ئەوان بوون بەرگیان لە کەرکووک کرد و پارتی کەرکووکی جێژ. تەنانەت هێرۆ ئیبراهیم ئەحمەدیش کە گەورەی ماڵباتی تاڵەبانیە پشتیوانی ئەو قسەیە دەکات. بەڵام پارتی لە ڕاگاندن و کەناڵە سیاسی و جەماوەریەکانی خۆیەوە جاڕی ئەوەی داوە خیانەت لە کەرکووک کراوە و لەلایەن ماڵباتی تاڵەبانیەوە پەیمان شکێنراوە. سەرباری ئەوانیش کۆسرەت ڕەسوڵ عەلی جێگری سکرتێری گشتی یەکێتی نایشارێتەوە گروپێکی ناو یەکێتی بە خیانەت تۆمەتبار دەکات و دەڵێت ئەوان بوون هۆکاری شکستی کەرکووک. بەڕای چاودێران ئێستا کار گەیشتووەتە شکست هیچ کەس خۆی بەخاوەنی ناکات بۆ پێی ئەوانەی سەرمەستی ڕیفراندۆم بووبوون. لە بنەڕەدا ڕیفراندۆمیان بۆەوە نەکرد تا کوردستان سەربەخۆ بێت بەڵکو لە پێناو چنینەوەی دەستکەوتی سیاسی و ئابووری و ئەو کارەیان ئەنجامدا. بۆیە چاودێران بڕوایان وایە دەبوو لایەنەکانی دیکەی هەرێمی کوردستان بە گوێی هێزە ناوخۆیەکان بە تایبەت کۆمەڵ و گۆڕانیان بکردایە و ئەو شکستە مێژوویەیان بەسەر کەرکووک و ناوچە جێنەکۆکەکان نێنایە کە ئێستا ژیانی دەیان هەزار کەس لە مەترسیدایە و خەڵک و خاک و موڵکی کورد گەیشتوەتە بەردەم مەترسێکی تەواو ترسناک. کورد دووبارە لە حەمرین برسی و تین و تەنها ماوەتەوە. بەرپرسانیش هیچ کامیان شەرمی شکست بەڕووی خۆیان ناهێن و دان بە هەڵە مێژوویەکانیان نانێن. سڵاوتان لێبێت بەڕێزان کاک محەممەد خێر بن سوپاس بۆ ئەمەدەبوونتان. ئەگەر لە سەرتاوە لەوە دەست پێ بکەین هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لەسەر بارودۆخی ئێستا و لە زدانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چییە و بۆچی ئەمە ڕوویدا؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. ئێمە هەڵوێستمان لە بەیاننامە و ڕاگەیەنراوەی خۆمان کە یەکەم ڕۆژ دەرمان کردووە و ڕامان گەیاندووە کۆنجومەنی سیاسی و پێمان وایە ئەمە دەرەنجامی کۆمەڵی بڕیاری هەڵەی بەناو سەرکردایەتی سیاسی کوردستانە کە دوجار ناوی لەو مەجلیسە نرا ئەنجومەنی باڵای سیاسی کوردستان و پێشتر کە سەرکردایەتی سیاسی کوردستان داش عێراق بوو و پێشەوەش ئەنجومەنی ڕیفراندۆم بوو و ئەو ئەنجومەنانە کە درێژە بوون ینی ناوەکان ڕۆژی ناوێکی لێ ئەنرا کۆمەڵی بڕیاری هەڵەیاندا و کۆمەڵێ دەرەنجامی هەڵەی چەند ساڵەیە کە کورد لەو ناوچانەیە هەیە چونکە هەموو دەمانزانی کە دوای شەڕی داعش ئەم هێزە سەرکەوتووە ڕوو لەکوێ دەکا ینی هەموو دەمانزانی و هەموو ئەو مەترسیانەمان خستە ڕوو بۆ حزبەکان
بۆ یەکێتی بەجیا کە لەگەڵیان کۆبووینەوە بۆ یەکێتی و پارتی پێکەوە کە لەگەڵیان کۆبووینەوە و لە ڕاگەیاندنەکان هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان دیار و ڕوون بوو بەداخەوە دەکرا حتا پاشە کشێمان لەو ناوچانە بە پێ و پەندە کوردیە وایە کە زەرەر لە نێوە بگەڕایە باشتر بوو بەڵام ئێستا هەمووی زەرەرە. بەڵ ئێوە پێشتر لە هیچ کۆبنەوەیەکی فەرمی بە یەکێتی و پارتیتان ڕاگەاندووە ئەو ڕووداوانە لە کەرکووک ڕوودەدەن ئەگەر بێت و ریفراندۆم بەڕێوە بچێت؟ ئێمە بە یەکێتی نیشتیمانی کوردستان مانوت لە کۆبنەوەی نۆ کە ئەوان وەفدێکی سەرکردایەتیان تەشکیل کرد کە بۆ لای ئێمە و گۆڕان و تێگەیشتین لە وەفدەکە کە ئەوان ڕێکەوتنامەیەکی کۆنکریتیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە کە پەرلەمان هەر کاراکەنەوە هەوڵیاندا کە ئەو کاڕاکردنەوە ئەو بەرنامەی کە ئەواندایانەوە ئەو پەرلەمانەی کە ئەواندایانەوە کە تەنها کۆ بێتەوە بۆ ئەو بڕیارانەی کە ئەو سەرکردایەتیەدا و شەرعەتی پێبدا بانگێشتیان کردین بۆ ئەو جۆرە کارەکردنەوەی پەرلەمان ئەو بۆ ئێمە ڕەفزمان کرد و گۆڕانیش ڕەفزیان کرد و هەروەها لەو کۆبنەوانە لە باسوخواسی کارەکردنەوەی پەرلەمان باسی ڕیفراندۆم دەکرا و مەترسیەکانی ڕیفراندۆم ئەوەی لە تەلەڤیزیۆنەکان و توانە دڵسۆزانە پێمانشکاوانە پێتان وتون مەسەرەن کەرکووک لەدەست دەدرێت ئەگەر بێت ئێمە بە یەکێتی نیشتیمانی کوردستان مانوت لە ئەو وەفدەیان کردنەوەی نۆ بە سەرۆکاتی کاک شۆڕش ئیسماعیل هاتە لامان لە لێرە لە بارگای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێمانوتن کە مەترسیەکە لەسەر ناوچە جێناکۆکانە بە تایبەت لەسەر شاری کەرکووکە و پێشمانوتن کە بۆیە ئێڵم بەڕاستی چونکە ئێمە کە هەستین وتمان پێتان ئەڵێنەوە کە کەرکووک لە خەتەرایە و دواییش لە ڕاگەیاندن ئەیڵێن بەڵێ وتمان دوایی گرینەکەن لە ڕاگەیاندن ئەڵێن کە پێمانوتن بۆیە ئێستا حەقی خۆمانە کە ئەو وعدە لە بینمانە بووە بەداخەوە ئەو مەترسیەی کە ئێمە وتمان هاتەدی و بە یەکێتیشمان وتمان لە دەستدانی کەرکووک زەربەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە یعنی دەبێت ئەو بڕیاری ڕیفراندۆم و بڕیاری ڕیفراندۆمکردن لە ناوچە جێناکۆکەکان و لە کاتێکا کە عێراق بەهێزە دەکرا 2 ساڵ پێش ئێستا بێ ینی یەکسەر کە داعش پیا بوو و سوپای عێراق شکا و ئەو ناوچانە کەوتە بەردەستی پێشمەرگە ئەو کاتە بڕیاری ڕیفراندۆم ئاسانتر بوو لەوەی کەوا کاتێک بڕیاردرا کە شەڕی مووسڵ تەواو بووە و عێراق تێدا سەرکەوتو دەرکەوتەوە هەموو هێزێکی سەرکەوتو جۆرە لە غرور ڕووی لێ دەکا ئەو کات چاویان لەوە بوو کە بێنەوە ئەو ناوچانە کە ناوچەی جێناکۆکە و بگەڕێنەوەی دارە بکرێن دەست و هەندێک کۆمەڵێ حتمما ئاگدارین کۆ بە تایبەت ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆمەڵێ کار و ئەوەی ئیستیفزازی بەرامبەر بە عێراق کرد ئەوە ڕوویدا کە ڕوویدا بۆ ئێمە بە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کۆبنەوە دواتر لە ڕۆژانی داهاتوو کە لە هەولێر هەممان کۆبنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کرابوو هەم جەنابی مام ساڵی باپیر پێیوتون و ئێمەش لە ئەستان پێمانوتن جا برادەرینە ئەوە پێتان ئەڵێن ئێمە وەکو خوێندنەوەی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو ناوچانە لە دەست دەدەین بە تایبەت کەرکووک و کەرکووکیش زیاتر لەسەر یەکێتی ماڵە و یەکێتی تایدا باڵادەستە و لە 8 پەرلەمانتاری عێراق یەکێتی 6 پەرلەمانتاری هەیە ئەمە بۆ ئێوە تێدا زەرەرەکەن دواییش پێمانوتن و لە ڕاگەیاندن شێڵێن کە پێمان وتن زۆر باشە بەس ئەوەی کە ڕووی داوە بەڵام ئەوان بە قسەی خۆیانیان نەکرد کاکە حەکیمیان بە قسەی سەرکردایەتەکانی ناو کەرکووکیان نەکرد بە قسەی ڕفعەتیان نەکرد بە قسەی کاک ڕزگاریان نەکرد بە قسەی کاک ئاسویان نەکرد ئەوانە خۆ کۆبوونەوە دوجار چوون لەگەڵ کاک مەسعودیشا کۆبوونەوە بە قسەی کیان کرد بە قسەی خۆیانیان کرد بە قسەی ئەنجومەنەی کە لەوێ ئەندامیان هەبوو و نوێنەرایەتی یەکێتی دیارەکێدەی کرد بە قسەی مەجلسە کراو ئەو بڕیارە هەرکراو ئێستا ئەوەی کە ڕووی داوە بۆ نمونە پارتی یەکێتی تۆمەتبار دەکە یەکێتی پارتی تۆمەتبار دەکە ئەوەی خوێندنەوەتان بۆ نمونە وەک کۆمەڵی ئیسلامی بۆ چۆڵکردنی کەرکووک جیاوازی چیە بەسەر لەگەڵ چۆڵکردنی شەنگال و مەخمور جیاوازێکە چییە ئێمە معلوماتمان هەیە کاکە حەکیم گیان حەقیقەتەکەی ینی دەبێ خەڵکی لێی تێبگا ڕاستەکەی دەبوو ینی حەقیقەتی ئەو بارودۆخە بە تایبەت یەکێتی نیشتیمانی چکە ناوچەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بوترێ
ئەمانە جێ عێراق کە ڕیفراندۆم کراوە وەکوتم ساڵێن ڕیفراندۆمیش نەبووە و ناوچانە عێراق داوایە کردەوە عێراق ئەو کات بە جۆری لە تەفاهم داوای دەکردەوە وانە ئێو کات ئەو چەند کەس شەید بووە چەند کەس بریندار بووە و دووز هەمووی ماڵی سوتێنرا ماڵی تاڵان کراوە نەفرە ئەمڕۆ باسی کردووە کە 500 ملیۆنی براوە یەک نەفەری کورد هەموو سەرگەردانی ڕووی نەئەدا و کات ئەو جۆرا بوو کە لە جەلەولاش کرا لە سعدیەک لەو منتیقانە کرا کە بە تەفاهم ئەوە بوو بەبێەوەی کەس بگیرێ کەس بکوژرێ و ماڵی کەس تاڵان بکرێەوە لە خانەقین کە کرا ئەوەی کە بڵێن لە مەخبور لەو منتیقانە کرا لە کەرکووک و لە دووزی ژاوا دەکراوە کە خەڵکە ئەو پۆلە گەنجە کووردە و ئەفسەرە کووردە شەهید نەدەبوون بۆیە ئەو جوابی ئەویان ئەمە حەقیقەتی قەزێکە چۆن بووە حەقیقەتەکەی بە کورتی ئاوا بووە کە هەوڵێکە بووە کە بە ڕێکەوتن ئەو ناوچانە تەسلیمی عێراق بکرێتەوە ئەم ڕێکەوتنە براوەتە دووکان لە دووکان ینی ئەوە دراوە بەگوێی ئەو دوولایەنیان دەسەڵاتدارانی ئەو دوولایەنەدا پێیان وتراوە کە شتێکی لەو جۆرە هەیە ئەوان بە پێچەوانەوە دیارە غەیری ئەو پێنج خاڵە هەرە ڕۆژێمە نیزانیمان بە خوێندنەوەی واقعەکە کە هەر بە خوێندنەوەی دەموچاوەکان کە بڕیاری تریشە دوو بڕیاری تریان بەڵێ بە کاک فواد مەعسوومان ناردووە بڕیارەکانی تر وانە بوون کە عێراق پێی ڕازی ببێت دروستکردنی کۆمیتەیەکی سەربازی و ئەوکو هاوبەش و ئەو کۆمیتەیە لێواکانی سەرۆکایەتی بێت ئەو ناوچانە وەربگرێتەوە کەیوان و معسکر خالد و ئەوانە و کۆمیتەیەکی سیاسیش دەست بەکار بێ بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا و بۆ باقی مەسەلەکانتر و ئەو قسەیش تەوان کە کرا ینی کە ڕیفراندۆمیش لە جێی خۆیەتی و ئەو قسانەی کە کرا ئەمە کە بەقا بە بەقا گەیشتوتەوە بەغدا و توێتی دیارە کورد من بە بێعەقڵ و بە نەزان دەزانێت ئەمە دوای ئینزارە 40 ساعتەکە دوای کۆبوونەوەی دوکان بەڵێ دوای ئینزارێکی 40 ساعتە بووە کەوانەی لە نێوانە نێوەندگیریان کردووە کە بارودۆخەکە بەوە نەگا دواتر 24 کاتژمێر دیارە ئینزارەکە خۆی ئەمریکایەکان بە یەکێتیان وتووە بە پارتیان وتووە پیاوتووە سوپای عێراق هێناوەتیەوە بەری ناگرن ئەو سوپا و حەشد و قواتەی کە عێراق ئێرانەکە ژاگەداری بەڵێ ئەمریکا ئاگدارە تورکیا ئاگدارە ئێران ئاگدارە عێراقیش فعلەکە جێبەجێکارە ئەوانە هەموو ئاگدارن یعنی خۆ لێدوانە ڕسمەکان من نازانم هەندێک کەس شت بڵاو دەکاتەوە و خەو نەبینێ وڵا کەسێکی ئەمریکیوە ئەو نوێنە لە ئەمریکەکە نوێنەری هاوپەیمانان چیەڵێ ئەوەیە کە لە تەلەڤیزیۆنەکان و لە کەناڵەکان بڵاو دەبێتەوە ئەوان بەڵێن ئەمە تەنها ئینتیشاری قواتە گەڕانەوەی بۆ ئەو ناوچانە کە وەعد بۆ بگەڕێنەوە داعش نەبڕێنە شوێنی خۆیان بینە سەر مەبەستکەکە 24 ساعتەکەیش ئەوانەی لە نێوان بە گفتوگۆ بوون لە بینی بەغدا و ئەوانەیە کە ئەمان کورد شتێک بکە عێراق ئەو هەڕەشە شتەی جێبەجێ نەکا و هجووم نەکا و شەڕ دروست نەبێ و ماڵوێرانی نەبێ با بە تەفاهم و ئەوە بێ و ڕیفراندۆم علاجێکی لێ بکرێن بڕیارێ بدا کورد لەباری ڕیفراندۆمەوە پێیان وا بووە چۆن خوێندنەوەیان وا بوو کە ڕیفراندۆمیش بکرێ و ئێران یەکەم وڵاتە بێت سەفارەت دەکاتەوە لە هەولێر ئاخروا وتراوە دوایەوە تورکیای کاتەوە دوای ئەمریکا سەفارەتە هێنێ و ئەم قسانە هەموو کە لە نێو خۆیان دانیشتوونە دڵیان بەوە خۆش کردووە کە ئاوا بێ دیارە قەنەعەتی شاوا بوو ئەم هەڕەشە و گوڕەشە وا نابێ کاتێ 12 شەو هجووم کراوە بۆیە ئەوەش ڕاست نییە ئەوەش ڕاست نییە کە بڵاو بۆ اتفاقەیەکەیە لە نێوان کەسێکی یەکێتی و هادی عامری و ئەوانەش ڕاست نییە پێم وایە ئەوش کە بڵاوی کردو هەر سەلماندی و بڵاوی ینی عوزرێ نایەوە کە ڕاست نییە و پەرلەمانتارە هیچ اتفاقێک نەبووە ساعات 12 هجووم کراوە هجووم کراوە ئەوانەی ناو یەکێتی کە قەنەعەتیان وا بووە هەموو پێشمەرگەی کوردستانیش شەڕ بکە هەردوایی شکانە بۆ لەبەر ئەمریکات لەگەڵ نییە ئێرانت لەگەڵ نییە و تورکیات لەگەڵ نییە و عێراق شەڕ دەکا بالعکس بە پشتگیری ئەمانە هێزە نێودەوڵەتیە هێزە ناوچەیەکان لە پشتی عێراقن کە
باشە زۆر باش وە شەڕەکە دەستی پکرا با منەم سوورەت بۆ تەواو بکەم کە شەڕەکە دەستی پێکردو ئەو کات لە سەعات 12 شەو بڵێن تەرەفێکی ناویەکێتی ئەوانەی کە ئەنتی ڕیفراندۆم بوون هەوڵیان داوە کە ئەو زەرەرە ئەو پێشمەرگە زەرێکی زیاتر نەکا ئەو قسەی کاک خۆ کاک شێخ جەعفەر تەرەفگیرێکی چاکی ڕیفراندۆم بوو وانە بوو ڕاپرسی بوو ئێوەڵێ من ژیانی 10,000 پێشمەرگەم ڕزگار کردووە ینی ئەو کات هەوڵ دراوە تەفاهمێک فریای تەفاهمێکی کاتی لەگەڵ عێراقا کەوتون کە قواتێکی پێشمەرگە سەحبی کردووە و هەندێک کە ماونەتەوە یان هەندێک کە شەڕیان کردووە باشە زۆر باشە بەس ئێستا جیاوازەکە چیە بۆ نمونەسەکێتی و پارتی مزایدە بە سەرێکتری دەکەن چۆڵکردنی کەرکووک لەگەڵ مەخمور و لەگەڵ شنگار و جیاوازەکە چییە مەسەرەن لە نێوان ئەمانەدا هیچ جیاوازیەک نییە ینی هیچ جیاوازیەک نییە نازان بۆ کشانەوەی تەرەفێک سەرکەوتن بێ هەندێ میدیا من دوێنێ شۆ تەماشامە کرد کشانەوە بە سەرکەوتن بە بەسەر ئەم ملەتەی ئافرۆشنەوە زۆر عجایبە شکست بە سەرکەوتن بەسەر ملەتی خۆتا بفرۆشیتەوە ئیتر کشانەوەی ئەم بۆ خیانەت بێ و کشانەوەی خۆ ئێمە کە ڕەخناگرین لە هەموو یەک ڕەخناگرین بەس بابەتیانە قسەکەین یعنی بۆ کشانەوەی ئەم کە بڵێن شەهیدیشی داوە و کوژراویشی هەبێ و برینداریشی هەبێ و ئەوەی هەبێ وەڵا ئەم خیانەت بێ کشانەوەیکی تر هەرەو کشانەوە کە کرا بەدەم ئەو نێوەنگیریە بڕۆشتایت و بکشانەوەکات بە ئیتفاقەیەک و بە ڕێکەوتنێک بواە تۆ کات ێزانی تۆ شەڕی داعشت کردو بە پشتیوانی تەیارەی ئەمریکا و عێراقوانیە باشە تەیارەی سە پێچەوانەوە تەقەولیەکە عێراقش تەیارەی بە قوتی هەیە تا سیخۆکانی وەرگردوتۆ لە ئێران عێراقی فەژدەی هەیە عێراق تیارەی بە قوت و بە هێزی هەیە باشە پێشمەرگە کە شەڕی داعشیە کرد یعنی بە تیارە خۆ هەموو پێشمەرگە خزمان و فەرماندەکان کەسمانن و پێمانەڵێن ئەگەر تیارە نەبووە و شەڕە بەو شێوە ناکرێت ئێستا شەڕ پێچەوانش تیارە بەرامبەرت لێتەداوە سوپای عێراق ئێستا زۆرن و حەشدی شعبی وانە دەبوو خوێندنەوەکان وان نەبووایە و ئەو ئیتفاقی پێشتر تەڕحکرا بوو بۆیان و ئەو سەعاتانەی کە دیاری کرابوو دەبوو بچن بەدەمێەوە ئەمەش بکە لە ڕقێتی نەیان کردایە و وەزعیشیان باشە بەلای ئێوە شکۆی خۆیان و پێشمەرگیان شکات بەلای ئەوە چ تەفسیرێک هەڵدەگرێت ئەوەی کە ئێستا کورد لە سەدا پەنجاویەکی خاکی کوردستان سەدا بڵێن 48 بۆ 50 لەرزدا تەفسیرێک هەڵدەگرێت تەفسیر هەڵدەگرێت کە هیچ پلانێک نییە و هیچ تەختیتێک نییە و هەمووی بڕیاری تاکە کەسیە و هەمووی بێ خوێندنەوەیە و بێ خوێندنەوەی واقع دەبێت لێ پرسینەوە لەوانە بکە کە لە لەستیاندا بۆ نمونەکەم خاکە گەل لێ پرسنەوەیان لەگەڵ چۆن گەل لێ پرسنەوەیان لەگەڵ بکە بە وەسایلی خۆی بە ئوسلوبی خۆی حزبە سیاسیەکان لایەنە سیاسیەکانەوانەی کە ڕێیان لە واقع نەبووە دەبێ با خەڵکی لە مافی خۆی بێتە جواو بۆ انتخابات دواکرێت ئەمڕۆ نازانم چۆن پەرلەمان ینی دوو تەرەف بەتەما بوون ڕێکەون کە پەرلەمان کۆ بێتەوە و ڕێکەون لەسەر تاجیل انتخابات نازانم لەم لاوە یەکتر خاینەکەی لەو لاوەرچی لە پەرلەمان اتفاقەکەی بۆ مەساڵح بۆیە ئێستەیش دوور نییە مەساڵح هەم کۆیان کاتەوە هەم ئەویان کاتەوە بەڵام نابێ بەڕاستی ئەم جارە ئەم قەزێ بە وەسایلی مەدەنی بە ئوسلوبی مەدەنی بە ئەوە پێم وایە تەفەهومێکی نێودەوڵەتیش لەوە ئێستا لە ئارادا بێ بۆ ئاڵوگۆڕێک و حەقی خۆ و حەقی ئاڵوگۆڕێک لە هەرێمی کوردستانە نابێ انتخابات دوا بکرێ و دەبێ انتخابات ئەنجام درێ ئەمە نازانم ئەوە کۆمیسیۆن ئەڵە ڕێکارەکانی بۆ پێ ئەنجام نادرێت بەرەوە دەسەڵات نەهێشتووە کە انتخابات لە کاتی خۆیان بکرێت و انتخابات بۆ سەرۆکێکی هەرێمی نوێ بکرێ و پەرلەمان بکرێ و حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست ببێ و ئەم لایەنانەی کە هەین بچین حزبی سیاسی نین
بۆ دروست نەبووین بەدیلمان پێ بێ بەدیلتان هەیە خۆ هەر دروست نەبووین کە ئەم وڵاتە دەبێ باشە بەس دەبێت تەنها خەڵکێک بیوا بەڕێوە باشە بەدیلتان چیە ئێوە مەسەلا خەڵک ئێستا من لە کاتی ڕکلام بۆ بەرنامەکە زۆر خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پرسیارە ئەوەندە کە بۆنم لە زوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی بەدیلمانە بێ بەدیلمانە بێ و جوڵەمانە بێ و بەم نزیکەش لەگەڵ گۆڕان ئێمە کۆبنەوە ئەکەین و لە خەڵکی تری شاکە کۆبنەوە ئەەکەین چێ دەکرێت ئاماژەی پێ بدەیت کۆ ئەبینەوە و بە یەک کۆ بڕیارە دێن ینی ئەو جارە هەر بە خەڵک دەڵێن کە بەیان نامە ناوی بوون و نەبەست بەیان نامە لەسەرم بارودۆ خۆچکە خەڵک لێی هەیە دەڵێ سەر لەگە هاوڵاتێکی سادەش بتوانێت بەیان نامە دەربکات شتێکی جیاوازتر چۆنەکەکەین ئێمە گلەی هەیە بە هەموو ئاراستەیەکا گلەی هەیەوە نیە ینی بە هەموو ڕوویەکە گلەی هەیە گلەی پێچەوانەش هەیە ینی ئەوانە هەن لەوەی هەندێک ئەقدامات و شەڕی داعش و مەترسی لەسەر کوردستان و کۆمەڵێ لەوانە هەبوو بێ کە ئەم دوولایانەش مڕعاتی بارودۆخی سیاسەکەیان کردبێ بارودۆخی خەڵکی کوردستانیان کردبێ و ناڕەحەتیانە بەڵام ئێستا کاتی گۆڕانکاریە کاتی گۆڕانکاریە بە نە بە ئینقلاب و نە بە ترساندن تۆقااندنی خەڵک وەکو هەندێک لایەن دەیکە و دەوێت مەترسی لە هەرێمی کوردستان لە بەشێکی هەرێمی کوردستانە بڵاو بێتەوە ئەوە شتێکی زۆر هەڵەیە ئەمڕۆ ئەم دەرچوونەی خەڵ لە کەرکووک چی بوو ئەمڕۆ حقیقەتەکەیەوە بۆ کە هەر خەڵکێکی کورد لە دەرگای هەندێک ماڵیان داوە و کە شەڕە بێت و تیارە دێت تیارەی وڵاتانی ترێن و قەسفەکەن و ئەوە ئەکەن و ینی خەڵکیان ڕاگرتووە نەک لە سەیتەرەکانی یەکێتیوانە خەڵکێکی تر لە ڕێگاوبان خەڵکیان ڕاگرتووە کاکە و بۆ دەرەچن کاکەوڵا لە دەرگایاندای نە ماڵێ نە دوو ماڵ نە سێ ماڵ ئەم دڵە ڕاوکێ لەوەی دڵە ڕاوکێ و مەترسیەکان ینی وا ببێ کە لە بەرژەوەندی بێ کە سلێمانیش هەندێک دڵە ڕاوکێ و ناڕەحەتیەوەی تێکەوە ئەو دەبێت خەڵگوریا بێ نەکەوێتە دوای ئەو پرۆپاگەندە من بەرز بازۆکی کرانێکی سیاسی لە کوردستانی پێی خۆشە بارودۆخەکە زیاتر تێک بچێ ینی ئەمنیەتە هەیە وا هەست دەکرێت لەوەی کە لە ڕوویداوەیان لێرە ڕوویداوە کە زیاتر بارودۆخی کوردستان تێک ئەمڕۆ شەڕێک هەیە خۆتەزانێت شەڕێک لە نێوان بەشێک لە دەسەڵاتی یەکێتی و بەشێک لە دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان هەیە و دیارەکە لەسەر چییە؟ شەڕەکە لەسەر ئەوەیە ئەیبیستن لە لام و لە ئینەکە بەس بەڕێزوتت لە ماوەی ئایندە لەگەڵ زنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی کۆدەبنەوەی لەم بەم نزیکە کۆ دەبین نزیکە هەر ئەو سێلانیان خەڵکی تریش سێلایەن کێ ئەو دوو لایەنە بەڵام خەڵکی تریش بەشداری پێکەن بەڵێ لەوەیە بکەینە قسەکردن و گفتوگۆش لەگەڵ خەڵکاوی مەش بەرپرسیارین لە وڵاتە کاکە ئەم یەکێتی و پارتی زۆر عەجایبن بەڕاستی ینی من حقیقەتێکە تا ئێستا نەموتووە یعنی پێیان وایە تەنها ئەوان شتەزانن پێیان وایە بەس ئەوان سیاسی پێیان وایە ئەوان هەموو شتێکەزان پێیان وایە ئەوانەزان بەیانی چی ڕۆدا پێیان وایە ئەوان تەواو لە ئەمریکاش لێزانترن لە تورکیاش زیرەکترن نازانیان لەکوێ ناوە ئەی شکستیش لە دوای شکست و خاکی کوردستانەوە کوتۆڵی نیوەمان لە دەستدایەوە خۆ چیان نەوت لە ڕیفراندۆمان چی نەکرا و چی نەوترا بەڵام ئەمەش خەتای ئەو لایەنانیشە کە دەوریان قەڵەباڵغ دەکەن ئەوانش پێیان وایە بەڵێوانە زۆر لێزانن زۆر زیرەکەن زۆر ئەوەن ئێمە ینی شەماتەت ناخوازن ئێمە دڵمان بریندارە ئێمە ناڕەحەتین بەڕاستی بەو بارودۆخە ئێمە ئێستش کابینین لە هەندێک لە قەتات لە هەندێک شوێن کە گاڵتە بە پەرچەمی کوردستان دەکرێت ناڕەحەتین حتا بە کەسێکی کوردستانیش دەکرێت هەن با ڕخنیشمان لێبێ هەر پێمان ناخۆشە ڕاستەکەی بەس ئەکرێ ملەتە ئاوا ناڕەحەت بکرێ جاران ئەوترا پێش مەرگە ینیتر ینی خەڵکەمود ئەتۆقی وەنیە ئێستاوایان لە پێش مەرگە کرد بزانە چیان کرد بەڵام بەڕێز بابەتێکرد نووسی بوو خەبەس پێشمەرگە گریاوە لەم بارودۆخە بەرپرسەکان نەگریاون لەم بارودۆخە بۆم بەرپرسم نەبینی بگری ئێوەش گریاون لەم بارودۆخە دڵتان تەنگ بووە دڵمان تەنگ بووە بڵێ دڵمان تەنگ بووە و ئێمە دێشتێ تایبەت بە خۆمانە لە نایڵین بەڕاستی تۆ دڵمان تەنگ نەبێ من چی کە سوکار و ناخزم و ئەوم هەیە لە دووز دەربەدەر بوون ئەو نەوەتویەکەی کە من بینیم ماڵمیان
تەقاندەوە سیارەیان لە دووس ئۆتۆمبیلیان سوتاندین و خەڵکیان لێ کوشتین و خەڵکمان بریندار بوو بەس بۆڵا ئەو کات فەرقەکەیەوە بوو ئەو کات لە بەهارا بوو ئێستا لە پاییزایە ئەو کات خەڵک ئۆتۆمبیلی کەم بوو ئێستا خەڵکی دووس ئۆتۆمبیلی زۆرە بە ئۆتۆمبیل دەرچوونە و زەرەری گیانیان کەمتر بووە ئەو کات خەڵک گەڕایەوە سوپای عێراق نەیکوشت ئێستا خەڵکە گەڕێتەوە ئەی کوژن چۆن کاکە چۆن ینی ناڕەحەتین بە وەزع بە حاڵەتی سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕکە دەگرێنەوە لای بەڕستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگرێنەوە وڵاتان لەگەڵمان بینە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسایە تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجیان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزە جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسیم بە چای دژە پیری ناستراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزانکە حوتێک بگەڕم و لای بەڕێز ڕای ئێوە سەبارەت بە ئەو شەڕی ڕاگەیانەیەکی ئێستا هەیە لە نێوان هەردوو یەکێتی و پارتی چیەوە سەبارەت بە دۆخی ناوخۆی یەکێتیش ئەوەی کە ئێستا ناوکۆکی دروست بووەوە ئێمە دەبینین سەکردەکانی یەکێتی بەیاننامە لە دژی یەک بڵاو دەکەنەوە. ئەم ناکۆکی ئەو شەڕاگەیانە دۆخی کوردستان بەکوێ دەبات؟ دۆخێکی خراپە و شەڕی ڕاگەیاندن شتێکی خراپە بەڵام ئەوانش دەبێت بگەڕێ بزانین کێ دەست پێشەرە ینی ئەو خوێندنەوەی بڵێن دام و ئەوانەی کە لە پارتیۆ نزیکن بۆ شەڕی کەرکووک و بۆ کوشانەوەی پێشمەرگە گەر هەمووشی نەبێەوەی کە بڵێن کشانەوە بە ئەمری وەکو شێخ جعفەر چۆتە ژێر ئەو بەرپرسیارەتیە ینی ئای خوێندنەوەکی تەندروست بووە ینی خۆی بینیمان پێمان وانە خوێندنەوەیکی تەندروست بوو بێ ینی ئەو کات وا دەرەخرا کە ناوچەکانی تر کە پارتی تایە
کۆنتترۆلی کردو ناوچەکە جێناکۆکەکان وانە سنجار و زوما و منتیقانە کشانەوەی تیان نییە ئەوە تەنها یەکێتیە کشێتەوە بە ئەمری سولەیمانی و خۆ ئاوای دەردەخست بەڵام دوایی کە کشانەوەی بەیانی بوو ئینێ ینی پێم وایە هەندێک کەناڵ بەڕاستی بابەتیانە مامەڵەیان لەو واقع نەکردو ئەمما ناو یەکێتی ئەمەوەکو کۆمەڵی ئیسلامی دایم پێمان وتون پێمان وتون یەکێتی ناو خۆتان و ئێمە وەکو یەکێتی مامەڵە لەگەڵتانە ئەەکەین بەڵامە بڕیاری ناتەندروستی یەکێتی ئەو دۆخی لە ناوخۆی دروستەکە چی دروستە ئەوەی کەەوە کەرکووکیان هەمووی هەستا کە ئەو ڕیفراندۆمە با لە کەرکک نەبێ هەر یەکێتی خۆی بوو کە ڕازی بوو لەتر من لێرە ئیشی منەوە نییە تەفسیرات بدەمە وەزی ناوێکێتیەوە ئەمما ئێمەکو کۆمەڵ ئیسلامی حقیقت ینی حەقەکان چۆن بن ئاوا ئەیڵێن ینی وەکو خۆی ئەیخێنە ڕوو دواتر دوجار ئەو هەموو تەکلیفە لە یەکێتی کراوە ئەوانە دو لە دوکان کە داشن هەمان بڕیارێکی وا نادەن کە تووشی و شەڕە نەبن ئەوە شەر بڕیارێکی هەڵەیە خۆی ئێمە نابێ بڕیارە هەڵەکان دەست نیشان بکەین ینی ئەو وێکێتی نیشتیمانی من پێم وایە دەبێت بە دۆخی نێوخۆیدا بچێتەوە چونکە لەبەرەوە ئەمانە کێشەی گرفتی ئەوانە ئێستا ئەم حزبە مەدەنیانەی تر ئێمەین گۆڕانە یەکگرتووە ئەمانە کە گرفتیشمانە بێ گرفتەکەمان لەسەر وڵاتی ڕنگ ناداتەوە لەبەر نە ئاسایشمانەیە نە دژە تیرۆرمانەیە نە پێشمەرگەمانەیە وانە باشە ئەمە یەکێتی و پارتی ینی هەموو وڵاتێکی کورد دەست بە دوعاخوایە گرفت نەکەوێتە نێوان خۆیان چونکە بۆی هەیە سەر بکێشە بۆ شەڕ و شۆڕ و گرفت وانە ئەمەی کە ئێسێژەم ئەم وەزعیش ئەنیجا پێشوو ڕێڕۆژانی یەکەم لە شەڕی کەرکووکوانە نێوان پارتی و یەکێتی بوو وانێ بەشێک لە یەکێتی و پارتی و دەستگای ئەڵامەکان ئێستا خەریکە ناو یەکێتی ئەگرێتەوە ئەم من دەخوازم ینی تەندروستانە و بابەتە چارەسەر بکرێ و سەر بۆ نائارامی ئەم منتیقە نەکێشێ بە تایبەت کە لەوەیە نائارامی ئەم منتیقە بەخواستی لایەنێکی سیاسی بێ چونکە ئێستاوا وێنا دەکرێ تەوان بە هەڵەی کوشندەی حەشت ئەمەی کەەوە حەشدیش خۆ من ڕاست ناکەن ئەمە عێراقیش ڕاست ناکە بڵێ وڵایەمە یەک پەرچەممان هەیە خۆ 10,000 پەرچەم بێت هاتووتە ناو کەرکووکەوە ئەمەش بەڕاستی ئەمەش هەڵەیەکە یانی دەبوو عێراق حەشت نێنێتە ناوە دەبوو عێراق خۆی بە حەشدی تورکمانی دووز کەلەپچە بکە نەیەڵێ ئەوانە بکە ئەو مەینەتێ بەسەر خەڵکە بێنێ بەڕاستی بۆ چونکە ئەوانە دەبنن خاڵێک ئێستا لە سەریان کە دەستێوەردان هەیە کە تایفێت هەیە کە ئەوە هەیە کە مەترسیە ئەمانە ئەوەن ینی بۆیە دەکرێ ئەو وێنایە بیانێ سلێمانیش بگرێتەوە و بە حاڵەتێ دروست ببێ وەڵام تا ئێستا لێدوانی وڵاتانە و کە سوپای عێراق و بە ڕسمی هاتووە بە فەرمی هاتوو ئانە ڕۆڵی ئەوتۆی نەبی باشە زۆر باشە بەس هیچ خەڵک ئێستا لەسەر چارەنووسی کوردستان بۆ نمونە دوای لەزدانی هەموو ناوچە جێناکۆکەکان لەسەر چارەنووسی ئەو چوار پارێزگای کوردستان خەڵک دەپرسی ئاین دێم ناوچانە چی بەسەردێ وڵاتانی جیان لەسەر چارەنووسی هەرێمی کوردستان بۆ تا ئێستا بێدەن ئێمە و دەستورە فریامان کەوتووە دەستورە کە بڵێن وەکو خودی هەرێم بێ ناوچە جێناکۆکەکان سونەرێکی ئێستا پێشمەرگەکە ڕاوتەوە ئەمە بە پێی دەستوری عێراقی پارێزراوە بەڵام لەبەرەوە فیدرالین عێراق لە لاوازی خۆیدا و لەوەیە بە حکمەتی هەندێک لە سەرکردە کوردەکان بە تایبەت مام جەلال لە بەغدا توانیوێتی لە فیدرالێ بەرزتر بە هەرێم بدا لەوەیە عێراق ئێستا بە پشتیوانی نێودەوڵەتی بگەڕێتەوە بڵێ ئێوە بەس فیدرالیتتان هەیە مەتاڕەکان مەرزەکان خۆمەی بم بڕێوە بۆ چی حەقێکی هەیە حکومەتی ئیتیحادی لە دەوڵەتی فیدرالی عێراقا بە پێی دەستور چی حەقێکی و چاوی لێ پۆشیوە لەبەر کورد لەبەر فلان لەبەر فیسار ئەم جارە قبولی نەبێت چونکە ئێستا عێراق لە مەوقعێکی بەهێزایە ئەتوانێ بێ
ئەتوانێت بێ بڕواوە مەرزەکان بگرێتەوە دەست و لەوەیە تەشقەڵی هەندێک شتی تر بکوەکو چۆن داوای چەکدارەکانی داعش دەکە ئەمە چەکدارەکانی داعشیش دەکات بیستمانە بەڵێەوەی کە ویستی بەڵە زۆر باشە بەس سەبارەت بە ڕێزوت حەجی شابی و سوپای عێراق کۆمەڵێکی پێشلکاری کردووە لە ناوچە جێناکوکان بە تایبەتی لە دووس خوورمات و ئێستا کە کوردە و منتیقانی لێزداوە باش دەڵێت کە بێژمەرگە ناگەڕێتەوە منتیقانە ئەی چی بکرێ بۆ بەهانەوە چوونی و خەڵکیانی کەمکردنەوەی ئەم پێشەکانی کورد دەتوانێت چی بکەم کورد دەبێت بە پەلە ینی هەموو جۆرە لە جۆرەکان چاوەڕێی گۆڕانکارین لە ناو وەرێمی کوردستانە چکن انتخابات و شەرعەتی دامەزراوەکان هەندێکی خەریکە نامێنەوە نییە کە ئەمە چاوەڕێی گۆڕانکارین تەماشاکەم زانە چی پێکرێ و پاشان ئەو ناوچانەی کە گرژی زیاتر تێدایە دەبێت یەکێتی نیشتیمانی چی تەنسیقێکی لەگەڵ هێزانە هەیە بە پەلە بێتە سەرخەت و ئێمە هەوڵمانداوە لە دوێنێەوە لەگەڵ عێراق هەوڵمانداوە لە ڕێفراکسیۆنەکەمانەوە لەگەڵ بتایبەتەوەی سەرۆکی لیژنەی بەڵێ لە ڕێی کاک ئەحمەدەوە ئێمە مامۆستا عەلی باپیر بۆ وەزئی دووز لەگەڵ کاک بافێڵا قسەی کردووە و ئەم ێوارەی شەر منیش پەیوەندیەکەم لەگەڵی هەبووە و لەگەڵ هەوڵمانداوە بەرپرسەکانی تر بەس ئیتر یەکێتیش تووشی وەزعێک بووە لەوەیە زۆریان دەست نەکەون ئەگەر نە ئاوڕێک لەو وەزع بدەنەوە و پێم وایە دەیانەوە وردەوردە زەبتێک و ئەمڕۆ بیستم کە حەشت لە ناو کەرکووک نامێنێ و سەح بکە و دەبێت ئەمە دووزیش بگرێتەوە و ئەوەی بیستمە هادی عامری هاتووەتە دووس و هەندێشتی بە حەشدەکان و تۆ لێوێ بەڵام ئایا تا چەند پابەندە بن تا ئەمڕۆ گۆڕانکاری ئەو تۆ نەبووە و ئێمە هەوڵمان داوە قسەمان کردووە بەڕاستی و قسەمان گەیاندووە و قسە لەگەڵ عێراقیش کراوە کە دۆخی دووس خوورماتویش ئەگەر هێور بێتەوە نەکشێتەوە بۆ چین و کەرەخراوی جیاوازن زای چۆنحکیمێکشێت هەیە دەبێت ئێمە بزانین لەبەر ئەوە وەکووتمان بەڕێکەوتن نەبووەوە ئەو کشانەوە و تەنسیق نەبووە ئەو دۆخەی کە کورد هەیبووە لەو ناوچانە پێش هاتنی داعش نامێنێ دەبێت ئێستا بەبێ هەوڵی جدیش بدرێ عێراق ڕازیە بێ پارێزگاکە کە ڕازی بۆ پارێزگاکەش کورد بێ ئایا ڕازیە بێ ئێستا پارێزگا کورد بێ بەڵێ زۆر باشە بەس قسەیەکێ لەسەرەوەی کە بۆ نمونە خۆش پێش کەمێک ئاماژت پێکە بەزەمی زیات لەسەری بەوەسمە جوێی کە ڕێفراندۆمیش نەکرابەیە عێراق هەرداهاتەوە منتیقانە و داوای ئەو منتیقانە دەکرد ئایا بەهۆی ڕێفراندۆمە یاخود بەهۆی ئەوانە داهات کاکە ئەوانە دەهات چۆن داهات چەند شەید هەبووە 84 شەهید وە بزانم 84 ماڵ کۆستیان کەوتەوە نیە هەموو کوردستان بۆیان نیگەرانەوە نیە ینی پێمە ئینسان نیگەران نابێ و لاشەی کوژراوەکانمان شەیدەکانمان لەبەر دەستی مەسەرەن حەجدوانە بێ زۆر نیگەرانە زۆر ناڕەحەتە بی بڕاستی باشە ئەمە ڕوویەدا ئەگەر ڕیفراندۆم نەبووە ڕووی نەدا ڕوویەدا نەخێر ڕووی نادا وەزعەکە گەڕاوە پێشمەرگە سەحبیە کرد وەلەو کان ئەمانە کاکە ژیر نابن کاکە لە دوو سێ ئاسایشە بوو سیاسەیشی چییە بوو سێ چوار ئاسایشە بوو کاکە لە جەلەولا پارتی ئاسایشە بوو یەکێتی ئاسایشە بوو کاکە لە کەرکووک خۆ ئەمانەوە نەبوو نازانم دەوڵەت چۆن دەوڵەتێک ینی هیچ ئیشیان بۆ دەوڵەت کردووە هەموو هێز و گروپیان بۆ ئەوە بووە کە خۆیان پارێزراو بن هەموو داهاتیان بۆ خۆ دەوڵەمەند بن خۆمە زۆرمان وتووە من پێم خۆش نیە قسەی بکەم ئێستا بڵێن لە وەزعەکە و لە حاڵەتێکە بەڵام هەر ئەسڵەن بۆ ئەو وەزعیش کە دوو ئاسایش و دوو ئەوە هەبوو ئێستا ناگەڕێنەوە خۆ ناگەڕێنەوە تازە کورد بێکجاری و منتیقانە لەدەستدا بەو شێوەی جاران بە شێوەیە تر دەبێت کورد هەوڵی خۆی بدا بەو شێوەی جارانیش کە گلەیمانە بوو ڕەخنەمانە بوو دووی دارە و دوو ئین ئەجا ئەو خەڵکە ئێستا لەو منتیقانە لە کورد ئین بووە ینی ئایا هەمووی تائیفێت و هەمووی ڕەگەزپەرستیە بڕێکی هەڵی خۆمانە کاکە لەو منتیقەی زوڵم کراوە بەڵێ ئەو لەوێش زوڵم کراوە کاکە مناڵی کوردیانە فراند گروپە بوو گروپە بوو شیعە و کورد شەریک بوون گروپە بوو کاکە گروپە بوو شیعە و کورد شەریک بوون پارەکان
هاوبەشی نەکرد چوار دەفتەران لە ماڵی ئەم و لە ماڵی ئەو وەرەگرت چی ناکرا باشە سەبارەت بە مەسەرەی ناخۆی کوردستان کەوتت دەبێت گۆڕانکاری بکرێ ساوڕیان پیان وتم ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی داوای کرد و کاڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا بکرێ و گفتوگۆ لەگەڵ بەغداد بکرێ بەڵام ئێستا کار لەسەرەوە دەکەی کاڵبژاردن دوا بخرێ ئەم گۆڕانکاری ئەگەر هەڵبژار نەکرێت چۆن دەکرێت هەڵبژاردن بۆ دواخرێ قبول ناکرێ هەڵبژاردن دوا بخرێ چی قبولی ناکات دەبێ هەمە هەمومان قبولی نەکەین مافی تاکی دەنگدەری هەرێمی کوردستانە با قبولی نەکە ئەوە بینی ئەوە دەرەنجامی با تەزویریان بۆ نەکە کە انتخاباتیش کرا ئەمانە خۆیانەوەی زۆربەی ئەوەی ڕق ناگرێت تەزویرەکەیشیان بۆ کاو دوایش کە بینی ماڵەکەی فۆتا ئیجا بە خەبەر دێ بابم پێشەوە خەڵکە قساکە خۆیمەش ئێمە زۆر جا پێمان وتون کاکە ئەو کورسی هەر بۆ خۆتان بەس ڕێک لەسەری دانشن کام کورسی ئەو کورسی شەڕی لەسەرەکەن کاکە هەر بۆ ئێوە بەس ڕێک دانشن دادپەروەر بن عادل بن ئەو پارە بۆ ملەتە سەرفکەن ئەمانە باش ئەم سەرکردانە کە ئەمریشن کە ئەمرن وەفاتەکەن هەر فەقیر هۆژار بۆیان نەگری ئێدە و پارەتان بۆ فەقیر هۆژار سەرف بکەن هەوتان خۆ بیننەوە کاگنەوە شێوانەوە مام جەلال یعنی کێ بۆیان نەگرا کاتیشمان کەمەوە بە سەبارەت بۆی کەوتت نابێت قبول بکرێ و هێزانە دەبێت چی بکەن بۆ نمونە ئێستا بۆ نمونە کۆمیسیۆن دەڵێ ڕێکارەکانی ڕاگرتووە ئەمڕۆ یەکێک لە بەرنامەی کاری پەرلەمانێکی لە تەورەکانی ئەوە بوو کە تەمەنی پەرلەمان درێژ بکرێت و فراکسیۆنی پارتی دەڵێ ئێمە لەگەڵ 8 مانگ داین کەواتە بۆ دوای هەڵبژاردن ئێمە لەگەڵ یەک ڕۆژ نین بۆیشە پەرلەمانتارمان بۆیە چوون بۆ لەوێەوە قسە بکەن قسەی چی بکەن ئەو قسە حەقانە بکەن کە خەڵکی کوردستان ئەوێ خۆێمە بۆ ئەوە چوون کە دژ بە تەجیرکردنی خەڵک یەک دیوێ خەڵکەوەی ڕخنە دەگرێت ڕخنەکانیان قبولمانە بە سەرسەر بەڵام ئێمە بۆ ئەوە چوون و کە قسە بکەن لە جەرسەی پەرلەمانە و قسەی خۆیان بکەن و دژی ئەو بڕیارە بوون بەڵام خەڵک دەبێت لە بەشداری کۆمەڵی ئیسلامی تێبگای ئێمە هەڵوێستمان هەبووە قسەی خۆمانمان کردووە خەڵک دەبێت قسەکانمان لەگەڵ واقعا لێک بداتەوە ئێمە هەر لەبەرەوەی 6 کورسیمان هەیە وانە هەر لەبەرەوەی مەسەلەن تەمەنی سیاسیمان کەمترە ینی ئللا دەبێوانەی پیر بوونە و زۆر بە تەمەنن و لە شۆڕشەکانە هەبوون ئەوان ئللا سیاسەتە زانن دەرکەوت بۆ بژەماوەەر کێ سیاسەتە زانێ و کێ ئەوەی و ئێمەش بۆ ئینتیخابمە 2 ساڵە قسەکەین خۆ ئێستا لیستمان دروست نەکردەوە قسە بکەین کۆمەڵی ئیسلامی ئێستا لیستی دروست نەکردەوە قسە بکە کۆمەڵی ئیسلامی 2 ساڵە قسەکە ئەی فەرقی هەیە جیاوازی هەیە ئێمە قسەکانمان تەنها بۆ ئینتیخابات نەکردووە ئێمە خەڵکێکی ئیسلامین قەنەعەتمان وایە دەبێت ئەوەنە بە خەڵکمان پەروەردە کردو پێمان وتووە تۆ دەبێ وابی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ دائما قسەی حەق بکەی کەلیمەت حەق عند سوڵتان جائر ئەمە بۆ کەسەکانمان وت کە خەڵکمان پەروەردە کردو لە دەرزەکانە ئەمە هەیە لە کوردستان سوڵتان باشە سوڵتان دەسەڵاتی نەزانیان زاڵم و نەزان و ئەمە هەیە لە کوردستان بەڵێ ئێمە وەکو حزب لە ڕووی ئاسایە شخصێتێکی معنەوین ئەم شخصەتە معنوێ دەبێ هەڵوێستمانە بێ ئیسلامەتەکە وای لێکردین هەڵوێستمانە بێ لەگەڵ ژان و ئێشی ملەتەکەمانە بین خۆ 2 ساڵ پێش ئێستا انتخابات نەبوو خەڵوەر بە کۆمەڵ ئیسلامی لەبەر 1-2 کورسی ئەوەی کرد ئاوای کرد بۆ 1 کورسی ئاوای کردو بۆ 1 کورسی ئاوای کردو ئەی کاکە ئەی تۆ بۆ هەڵبژاردن دواکەی ترسیەوەتە کورسی لە دەست بدەیت وانە من هەڵوێستم لەگەڵ جەماوەرەکەم بێ وایەنە دوای کورسیشم زیاد بکە خۆ بەس من هەڵوێستم بۆ جەماوەر دەربڕیوە بە خەڵکی مەزلومە و وا فێربووین دەبێت لەگەڵ مەزلوم هابین بەڕاستی بەڵام بە ئوسلوبی خۆی مەش ئەڵێن ئینقلابی عەسکەری بکرێ ناڵێن چی بکرێ ئەڵێن دۆ خێرێمیش لە بەرچاو بگرێ ئینتیخابات بکرێ خەڵک گۆڕانکاری لە ڕێی ئینتیخابات ئەگەر ئینتیخابات نەکرێت دۆخی کوردستان چی بەسەر دێت کاتمان کەمماوە ئینتیخابات نەبێت کەس قەناعەتی بە هیچ شتێک لە هەرێمی کوردستانە نامێنێ مافیا دروستە بێ مافیا دروست نەبوو مافیا دروستە بێ ئەو ناوچە جێناکۆکەکانە کە بینیان وەزیاناوە بڕواتە بێ فکر لە زۆر شتی خراپەکەنەوە ئەمڕۆ قسەکانت گوێ لێ بخۆ لە
لە ناو سلێمانی قسەی ئەو خەڵکە ئاوارانە چیانەوەت بەڵ من وەکو نییە ئەم لاان و لاان خەڵکان بدا وەکو قەناعەتیان کە ئەبینن تەواو ئەو وەز ئەو حاڵەتە ئەبینن و دێنە هەرێم ئەبینن ئەم قیادەیە چی پێکردن شکۆی شکاندن لەبەرەوە بیر لە شتی ترەکەنەوە ئێمە دەبێت چی بکەین دەبێت لە کوردستانە هێزەکان ڕێکخراوەکان کەسایەتەکان ڕۆشنبیرەکان دەبێت بیر حتا حزبەکان یانی حزب پارتی بابیر لە گۆڕانکاری بکاتەوە یەکێتی بابیر لە گۆڕانکاری بکاتەوە یەکێتی بە پێی پێڕۆکە دەبێت و کۆنگرە با کۆنگرە بکرێت زیندوو بوونەوەیەکە لە نێو خۆی لە چیە ترسن پارتی باوەجه بگۆڕێ ئەگەر ببێ هەبێ ئەوە بێ با انتخابات بکەین با بیر لە ڕێگایەکی تری غەیری هەڵبژاردن نەکەینەوە لەبەر بارودۆخی زۆر کورتی مافیا هەیە لە کوردستان وتت مافیا هەیە مافیا چۆن نییە مافیای چی هەیە مافیا مافیای لەو کۆمپانیانەی سلێمانی بپرسە بزانە چۆن مافیایەکەیە بەڵێ زۆر بە کورتی ئەگەر تۆ بە زۆرترە بێ بچووک مافیا دروستە بێ خەڵکی تر تەسلیمی یاسا نابێ باش تەسلیمی یاسا نابێ و تەسلیمی زۆر بە کورتی ئەگەر تۆ لە شوێنە و بەرپرسانە بای کە ڕفراندۆمی ئەنجامدا بڕیارەت چی دەکرێسە دەست لە کادەکێشەوەێتەوە خۆی زەحمەتی شەکە ئەوە حەقیقەتە قسەیە و کەسێکە ئەمە زۆرمان بینێندی قساکەم دوای وانە نازانم بەڕاستی بەڵام خۆ ئەم توانی واز بێنین و ئێمە لە کۆمەڵ سەلماندومان ئەو سکرتێری پەرلەمان وازیە ناویشتوانی بمێنێ و هەر بمێنێ و لە شوێن خۆی و بەڵامەوە ئێمە پۆست و پلەوانە لا ئێمە زۆر ئەوە نین ئێمە چەند 6 مانگە بێ هەر سێ وەزیرەکەماتویانە هەر دقەیەڵێن ئێمە پاشە کشێ لە حکوومەتەکەین لەوەرەوە پۆستوانە نییە بەس بە حەقیقەت زۆر سەرکردەی جیهانمان بینی کە شکستیێنا بۆ خۆی بڕیارێکیدا لای کەم وازیێنا سپاس بۆ بەڕێز محەممەد حەکی کارگەری ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ بینێرانی بە سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ